السلام عليكم. خواهي قورا أفرمي عنده علم الساعة للاي خواهي قورا أو علمها تنها أو زانستي هي بوي كي قيامت برباء به وينزل الغيث وتنها أو علمي هيو زانستي بوهايا كي غيث أباري أم آياتا زور جار بو شوي تفسير أكري ومعنى أكريت وأكري بكردي كا تنها خواهي قورا زانستی هەیە بەوەی باران ئەبارێ بەڵام پرسیارێک دروست ئەبێ لێرە خەڵکیش زۆر ڕەخنە ئەگرن هەندێک ئەڵێن باشە ئەی ئەوە نییە کەش و هەوا کەشناسەکان ئێستا ئەزانن بەیانی باران ئەبارێ ئەزانن دوو بەیانی یاخود هەفتەی داهاتوو باران ئەبارەیان نابارێ کاتەکەشت بۆ دیاریەکەن ئەی باشە چ گرنگیەک ئەمێنێتەوە بۆ ئەم عیلمەی خوای گەورە شێخ عوسەیمین لا كتابي كاتك شرحي عقيدة أهل السنة وجماعة لسر أم آيات أفرميتي أفرمي إما لزماني عربي دوش من هي غيث من هي لقل مطر غيث مطر لزماني عربية مترادف نية دوش مانية بيك معنا بينه هيت فرق عن النبي هيت جوازي عن النبي أقر بيك معنا يجبين جوازي كان هي أمش قصي صالح عصيمية كزانايكي سردمة أفرمي لزماني عربية مرادف من نية كواهيت جوازي كان نبي إلا جوازي كان هي للعنيكوا عند الشيخ محمد صالح عثيمين أفرمي غيث لزماني عربية ببارانك أو تري كأم بارانا بربومي هبيو روكو دانا وضو أشتاني بي بروي بلا مطر بهر بارانك احتياديش أو تري فاتم مطر قشتية بلا غيث تايبته همو بارانك بي وتري مطر بەڵام هەموو بارانێک غەیث نییە جاری وایە باران ئەبارێ ئەم بارانە غەیثە بەڵام جاری وایە غەیث نییە خوای گەورەش فەرموویەتی وەیونەزیل الغەیث تەنها خوای گەورە ئەزانێ زانستی هەیە بەو بارانەی کەوا بەروبوومی لێ ئەڕوێ ئەمە جوابێکیان لە جوابی دووهەمە شێخ عوسەیمین ئەفەرمێ ئەوانەی لەسەر کەش و هەوا قسە ئەکەن و ئەڵێن باران ئەبارێ ئەمە قسەکردنی ئەوان نییە زانستەکەی ئەوان زانستێکی غەیبی نییە و درکیان پێکرد بێ بەڵکو سەرچاوی زانستەکەیان شتێکی مەحسوس و هەست پێکراوە درک پێکراوە ئەوان سەیری ئاسمانەکەن سەیری هەورەکانەکەن سەیری کەش و هەوا ئەکەن ئەبینن ئەم کەش و هەوایە ئەم ئاسمانە مهەیەە وای لێ ئەخوێندرێتەوە کە فڵانە ڕۆژ باران ببارێ سبەینێ باران ببارێ دوو سبەی باران ببارێ شتەکەیان زانستەکەیان سەرچاوەکەی ئەوە نییە بڵێ ئەمان غەیبیان بۆ دەرکەوتووە غەیب واتە شتێک شاردراوە بێ بەڵکو ئەمان عیلمێکیان هەیە کە عیلمەکەیان دامەزراوە لەسەر شتێکی مەحسوس و هەست پێ ئەکراوە جوابی سێم ئەفەرمێ ئەمان ئەگەر پیاون بە بێن پێمان بڵێن ئایا 2 ساڵی تر لە فڵانە ڕۆژ باران ئەبارێ سەعاتەکەیمان پێ بڵێن خۆ نازانن علمەکەی ئەوان مەحسوور و دیاریکراوە سنووردارە هەر جوابی یەکەمیان بەسە کە لە زمانی عەرەبی غەیث بەمانای بارانێک دێت کەوا ئەم بارانە بەروبوومی لێ بڕوێت کە ئەمەیش هیچ کەسێک زانستی بەم بارانە نییە وەسەلام عەلەیکوم